بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستانم لخزمة كتابي نيابي أذكار إمام النووي كيشك لو كتاباني زانيان فرميانا بعدار واشتري الأذكار مالكات بفروشو كتابك لم كتابي أذكار بكرة زۆر من لخزمة أم كتاب نيابا باس كردووە. ئەمڕۆ بابەتێکی تر باسەکەین لەو بابەتانەی لە کتابی نەخۆشی و مردنە بۆمان باسەکە. ئەفەرمێ باب ما جاء في تشهية المريض. بابێک باسی چی ئەکا؟ ئەو شتەی کە نەخۆش حەزی لێیەتی یا ئەو شتەی کە حەزی لێی نییە، ئیشتیهای نەخۆش باسەکە. ڕوايەتێکە هێنا ڕوايەتەکە سەنەدەکە ضعفێکی تایە و خۆشی ئەفەرمێ ئیمام النەووی ئەفەرمێ ضعفێکی تایە ئەم فەرمایشتە، بەڵام ئیشی پێ ئەکرێت لە ئیمام النەووی ئەفەرمێ دخل النبي صلى الله عليه وآله وسلم على رجل يعوده. خۆشەویستمان چۆ لای پیاوێک کە نەخۆش بوو سەردانی کرد. فەرمووی هەل تەشتەهی شەیئەن، حەزە بە هیچ شتێک هەیە؟ اینجا فەرمووی تەشتەهی کەعکەن، حەزە بە کێک هەیە؟ چەند شتێکی پێوت یەکێک لەوانە وتی نعم، پیاوەکە وتی حەزم لێیەتی فەطەلەبەه لەه، خۆشەویستمان فەرمووی دەبڕن بۆی بۆیان هێنا و کەمێکی لێ خوارد. واتە هەم سونەتە بڵێ حەزت لە چییە، هەم شتەکانی بۆ بڵێ تا بەشکم دڵی ئەچێتە سەر شتێک و ئەی خوات. ئەمە فەرمایشتی یەکەمە کە باسی ئیشتیهاکەی ئەکا، یعنی ئیشتیهاکەی چۆنە تۆ لەگەڵ ئاوا مامەڵەکی. فەرمایشتی دووەم فەرمایشتێکی صحیحە، عقبەی کوڕی عامر بۆمان ئەگەڕێتەوە ئەفەرمێ خۆشەویست فەرمووی صلى الله عليه وسلم فەرمووی لا تكرهوا مرضاكم على الطعام والشراب. قەت زۆر نەکەن لە نەخۆش کە خواردن بخوا یا خواردن بخواتەوە، حەقتان نەوێ بەسەریەوە. ئەم کەسە فإن الله يطعمهم ويسقيهم، خوا خۆی جل جلاله هەم خواردنیان ئەداتێ هەم ئاویشیان ئەداتێ شەرابیان ئەداتێ. کەوابوو نەخۆش ئەگەر حەزی لە شتێک نەبوو زۆری لێ مەکە بۆ ئەوی بیخوا، چونکە تۆ نازانی ئایا شیفای ئەم نەخۆشیە زەرری ئەم نەخۆشیە لە چییە. عولەما ئەڵێن چۆن ئافرەت کە ئەگەر حامیلە بێ حەزی لە هەنێ شتە بێ حەزیشی لە هەنێ شت نابێ، هەنێشتی لە پێش چاوەکە هەنێشتی حەز لێ. ئەڵێن بێزەبت نەخۆش هەموو نەخۆشێک ئەو هەیە. یا لە کوردەواری خۆمان ئەڵێن نەوە ئافرەتە حامیلە بێزوو بۆ شتەوە ئەکا، یعنی زۆر حەزی لێتی، یان ناوەڵات دڵی تێکەچێ ئەو شتە نزیکە. جاری وایە هەر حەزی بە خواردن نامێن، بە پێی مناڵەکەی لە ناوە پێویستی بەچی بێ ئەو ئینسانیش بێزەبە جسمی ئاوا خوا دروست کردووە، هەرچی پێویست بێ داوایەکە، هەرچیشی پێویست نەبێ نایەوێ. بۆیە ئەگەر نەخۆشێک کەوت و هەچی نەخوارد زۆری لێ مەکەن بۆ خواردن، وازی لێ بێن. خۆی بۆ خۆی حەزی بە هەر شتێ بوو باوە بخوا، شیفا لەوەیە. کەوابوو سنەتە ئێمە لایەک لە لای نەخۆشە بڵێن حەزت لە چ شتێکەوە بۆت ئامادەکەم، حەزت مەسەن لە فڵانە شتەیە فڵان شتەیە فڵان شتەیە، چەند شتێک ئەڵێ بەشکم یەکێکیان ئەڵێ وەکو خۆشەویست صلى الله عليه وسلم بۆی ئەهێنی. و سنەتیشە بە هیچ هێوازێک زۆری لێ نەکەی، ئیکراهی نەکەی، ناڕەحەتی نەکەی لەسەر ئەوەی هیچ جۆرە خواردنێ بخوا یا خواردنەوەیەک بخوات. بابی دوای ئەمە یەک فەرمایشتی باس کردووە هەر لە خزمەتی ئابین ئیمامی نەوەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەفەرمێ سنەت وهایە ئەو کەسانەی کە ئەچن بۆ لای نەخۆش بە نەخۆشەکە بڵێن دوعامان بۆ بکە. ئەوە نەخۆشەکە هیچ بە تۆ ئەڵێ تۆ دوعای خێری بۆ بکە. ئەوانەی تر باسمان کرد لا بەئس طەهوڕ ئینشاء الله. ئەو فەرمایشتانەی تر کە پێشتر باسمان کردو لەوەی کە لە عەیادەی مەریضە ڕوقیە شەرعی بەسەری ئەخوێنی دوعای بۆ ئەکەی، دەسەخەیتە سەرسەری دەسەخەیتە سەر دەستی، ئەمانە قەینا. سنەتیشە تۆ عەینەن بە نەخۆشەکە بڵێ دوعام بۆ بکە. ئەفەرمێ مەیمونی کوڕی میهران، ئەفەرمێ عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لەوە ئەگێڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إذا دخلت على مريض فمره فليدعو لك. ئەگەر چوویتە لای نەخۆشێک داوای لێ بکە، ئەمری پێ بکە، تەڵەبی لێ بکە کە دوعات بۆ بکە. فإن دعاءه كدعاء الملائكة، چونکە دوعای ئەو نەخۆشە وەکو دوعای مەلائیکە ئەوە.
هل تنصرون وترزقون إلا بضعفائكم إلا بهو ضعيف كانت أخوان نصرتان أدا وسرتان أخا دي داوي دعاء لبكو طلب دعاء لبكو أجد شيء حديثي انقطاع إلى سندك هي وضعفك بلام أبيت الدليل لسروي كإنسان أجد شو لا نخوش طلبي دعاء بك لا نخوشك شو كان زيك الأخوة بتابتي أو نخوشي كزور زليل لعل دعاء كان يوكيوتك كرم بو يخادر خيري لأكاتو دائما لذاتي باش برودگار ئەم فەرمایشتە شیرینانەی کە لە خزمەتیانە بووین بیکاتە ڕووناکیێکی جوان بۆ ناو دڵمان بۆ ناو ژیان و ماڵ و حاڵمان و بیکاتە ڕووناکیێکی جوان لە ناو گۆڕەکانمانە و بیکاتە شەفاعەتکارمان لە ڕۆژی مەحشەرە. آمین آمین والحمد لله رب العالمين.